ئەمڕۆ لە ناوچەی کۆباشی باشووری قەزای خانەقین ساڵیادی ئەو پێشمەرگە شەهیدانە کرایەوە کە بە درێژایی ساڵی ڕابردوو لە ناوچەکانی جەلەولا و سەعدیە و قەرەتەپە لە شەڕی داعشدا بوونە قوربانی و پلەدارێکی پێشمەرگەش دەڵێت 167 پێشمەرگە لە میحوەری گەرمەسێر شەهید بوون. ئەم شەهیدانە ژمارەیان 167 شەهیدن شەهید بوون لە ڕێی ڕزگارکردنی خاکی کوردستان پۆلێکیان لە جەلەولا پۆلێکیان لە سەعدیە. دیارە شەهیدەکان هەر یەکەی بە ئوسلوبێک زۆربیان بە عەبوو بووە، زۆربیان بە قەناز بووە، زۆربیان بە تەقینەوە بووە. ئەمڕۆ ساڵیادیانمان کرد گیان هەر بەهەش بێت و ئێمەش پەیمان تازاکەینەوە کە بەردەوام بین لە پاراستنی بز بە بستی خاکی کوردستان. بەشێک لە عەرەبە سوننەکانی ناوچەی جەلەولا ئامادەیی ساڵیادی 167 پێشمەرگە شەهیدەکە بوون کە تێیدا پەردە لەسەر وێنەکانیان لابرا و کە سوکارەکانیشان ئامادە بوون. حسێن 25 ساڵە خزمەتی هەیە، مناڵ بووە تا ئیستا پێشمەرگە بوو لە پێناو ئەم شەڕەتیا. 4 مناڵی هەیە، ئەوە عەلی کوڕی هات، عەلی پێ بۆیرە، ئەمە کوڕە گەوراگەیەسی هەان لە ئیجارە ماڵیانە، خانیان نییە لە کەلارە. 4 مناڵن، 2 کوڕ و 2 کچی هەیە. ئەندامێکی لیژنەی کاروباری پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان بە پێویستی دەزانێت سزای توندی ئەو کەسانە بدرێت کە خیانەتیان لە خوێنی پێشمەرگە کردووە و بازرگانیان لەگەڵ داعش کردووە. لە ماوەی 1 ساڵی ڕابردووە هەمومان نەزانین لێرە لەوێ خەڵکانێکی ئینتیهازی هەبوو لەو بەرێدا بۆ خۆیان دەوڵەمەند بوون یا مقصر بوون بەوەی کە لە بەرەکانی شەڕۆک و پێویست نەبوون. وەک لە 1 ساڵی ڕابردوودا بینیمان وە لە سەر داوای لیژنەی ئێمە لە پەرلەمانی کوردستان وەکو لیژنەی پێشمەرگە دوای کۆمەڵک معلوماتمە پێکژن مەسەرە هەندێک لێرە و لەوێ خەڵکانێک هەبوون لەو سەر و بەندەدا کە ئێستا لێرە کە خوێنی شەهیدانی ئێمە دەڕژێ ئەوان پێچەوانەی ئەوە خەریکی خۆ دەوڵەمەندکردن کڕینی سیارە بۆ داعش و هەروەها ڕۆیشتنی نەوت و بازرگانیکردن بە نەوت و ئەوانە بۆ بێگومان ئێمە داوامان کرد لە هەم لە سەرۆکایەتی هەرێم هەم لە حکوومەت هەم لە وەزارەتی پێشمەرگە بۆی لیژنەی جیاجە تەشکیل بکە لە ئاستی باڵادا بۆ بە دوواداچوون لەسەر ئەو قەزیانە. لە ناوچەی کۆباشی کە تێیدا ساڵیادی 167 پێشمەرگە شەهیدەکە کرایەوە ڕێوشوێنی ئەمنی توندگیرا بووە بەر ئەوەش لە کاتێکدایە لە ئێستادا ناوچەکانی جەلەولا و قەرەتەپە و خانەقین و کۆباشی لە ژێر کۆنتترۆڵی پێشمەرگەدان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. لەو کاتەوە شیعرەکانم کانی خەمن کانگەی حەسرەت و ئازارن لەسەر گڵکۆی هەر شەهیدێک